ئێرە واشنگتنە دەنجی ئەمریکا بەشی کوردی ئەمڕۆ هەروەک دەزانە ڕۆژی نێونەتەوەی تەندروستی و ئەم ساڵ سرنجی زۆر دراوتە سەر نەخۆشی فشاری خوێن بە پێی ڕێکخراوی تەندروستی جیهانی WHO لە هەر سێ گەورە یەکەچیان نیواتە 1 ملیار کەس لە سەرانسەری جیهان بەدەست ئەم نەخۆشیەوە دەناڵن. بەڵام خەبەری خۆش ئەوەیە کە دەکرێتن چارەسەری ئەم نەخۆشیە بکرێت. بۆ زانێری زیاتر داوامە لە دکتۆر کرمانج محەممەد ئەحمەد لە نەخۆشخانەی فرانکلین لە باڵتیمۆری مێرلند کردووە بێتە ئێرە بۆی کە چەند پرسیاری لێ بکەن هیوادارم بتوانم پرسیارەکانی جۆگران لە جەناب بکەم دکتۆر بەخێر بێ. زۆر سپاسمەوە زۆر مەمنون. خۆش بوو لە سەرتا جەنابەت باسی بکەی ئایا لاتان سەیرەکە ئەوەندە خەڵک لە جیهان تووشی نەخۆشی فشاری خوێنن؟ وەڵا بڵێم سیر نییە بەڵام کێشەکە لەوەداکەوا بە پێی ئەو داتایانی کۆکرێتەوە ئەزانرێت یانی ئەبینی ئەوەندە ژمارێکی زۆر خەڵک واتە یەک لە سەرسی خەڵک لە جیهاندا فشاری خوێنی هەیە بەڵام کێشەکە لەوەدا کە زۆری نازانێت فشاری خوێن هیچ نیشانەیەکی نییە نازانیت فشاری خوێنت هەیە هەتا نەپێورێ هەتا زەختت نەگیرێ لەبەرەوە کێشەکە لەوەدایە کە ژمارەیەکی زۆری خەڵک هەیەی پێی نازانێ و لێرە هەندێک جار پێڵێن سایلند کڵە وەکو بڵێ بە بێدەنگ خەڵگە کوژێ بەبێ ئەوەی بەخۆیان بزانن و یەکێکی تریش لەو کێشەکان ئەوەیە وا بزانم جۆری ژیانی ئێستەمان هی خەڵک وای دەکردووە تابێ ئەو کێشەیە زیاتر بێت و ئەو نەخۆشیە زیاتر پەراسێنێ و بڵاو بێتەوە. بەڵام ئایا هیچ نیشانی دیکە هەیە کە مرۆڤ هەست بەوە بکاتن کە لەوانەیە فشاری خوێنی لەسەرێ بیتن بۆ نمونە با بزانانی چ نیشانێک لەسەر ئینسان هەیە ئەگەر بێت و نەسیە دکتۆری یانیش دکتۆر پێت نەڵەتن ینی چ دەردەکات ینی وەکو دکتۆرێک ینی ئامۆژگاریت بۆ خەڵک چی ئێستایەکە لەوانەیە لە لای خۆمان بەداخەوە جاران وا بۆ خەڵک بە بەردەوامی سەردانی دکتۆر ناکەن کە ساڵانە لێرە سەردان دەکەی بە گشتی دکتۆر وەکو تاقیکردنەوە بۆ دەکاتانی بەڕای جەنابەت چ نیشانێک پێم دەڵەتن کە من مەسەلەن فشاری خوێنمەیە دەویستمە لای دکتۆر. وەڵات نیشانی ناوانێ نەبێ هیچ تۆ ئەگەر سەرێشە یان ئەستوربوونی لەش یان بڵێ بەزەوە ینی ئەو کاتە ینی فشاری خوێنەکەت گەیشتۆتە ئاستێک کە هەر زۆر ئەو پەڕێتی کە گەیشتە ئەوەی سەرێشت بۆ دروستکە کە گەیشتە ئەوەی ئاوسانی لەش ئەوانە واتە فشاری خوێنەکە هەندێک نەخۆشی تری دروست کردووە هەر خۆی نییە ئێستا لەوانەیە نەخۆشی دڵی دروست کرد بێ لەوانەیە تووشی بەرەو جەڵتەی دەماخۆوانە دروستکە ینی کاتێک نیشانەکان دروست بوون درەنگە تۆ پێویستە کاتێ پێی بزانی کە هێشتا نیشانەی نییە و تاکەش ڕێگەش پێی بزانی ئەوەیە کە بپێورێ زەختت بگیرێت و ئەوەش یەکێکە لە ئامانجەکانی ئەم ساڵی ڕێکخراوی تەندروستی جیهانی کە هۆشداری با بە خەڵک هۆشدار کرێتەوە کەوا بڕۆت بۆ لای دکتۆر زەختەکەت پێوە. بەڵێ زۆر دەرباسیەوە دەکرێت بە تایبەتی لە جیهانی پێشکەوت و کە خواردنەکە وەک پێی دەڵم پراسس جەنابەت دەتوانین باسمانیش بکەیت خواردنی پراسسیە کە خوێی زۆر تێدایە ئەمە هیچ کاریگەری هەیە بە درێژدەم بەسەر و کەسانێک کە تووشی فشاری خوێن دەبن ئەمە یەکێک لە هۆیەکان بێتن ینی ئەمە چەندە گرنگە چونکی توێژینەوەکەم خوێن بۆ لە لەندەن ئەنجامدرا بووە راپۆرتیشمانە بۆ لە دەنجی ئەمریکا باسیەوە دەکاتن کە چەندە گرنگە ڕادەیە خۆی کە دەی خۆی ڕۆژانە ڕادەیەکی دیارکرااو بێ. بەڵێ بە دڵنیایی کە باسم کردم جۆری ژیانمان ئێستا وای لێکردووە کە فشاری خوێن زیاتر بێ بە کێشەیەکی بەربڵاوتر وەک لە جاران یەکێ لەوانە خواردنی ئامادەکراوە کە بڕێکی زۆر خوێتیەکرێ هەر بۆ پاراستنی خواردنەکە پێویستە هەندێک خوێتیا بێ بڵێ ئەوە کاریگەریەکی زۆری هەیە جۆری ئەو خواردن ئامادەکراوانە هینی نیشتە بڵین ئەم میوە و سەوزەوانە کە ئەوانە کاریگەرن لەسەر کەمکردنەوەی فشاری خوێن ئەوانش لە خواردن ئامادەکراوانە زۆر بە کەمی هەیە ئەگەر لێرە کە نەسیحەتی نەخۆشەکەی نەڵێن خوێ زۆر گرنگە چونکە حتا ئەگەر لەسەر دەرمانیش بی ئەگەر تۆ پارێزنەکەی کە پارێزەکاڵە چەند 2 گرام خوێ لە ڕۆژێکە 2 گرام خوێ کەوچکێکی چاکە هیچ نییە ئەگەر لەوە زیاترە خۆی ینی دەرمانیش خۆی لەوانەیە کاریگەریەکەی کەمترە بێتەوە لێرە بە نەخۆشەڵی بڕۆ سەیری کە هەر شتێکەکری لە بازار خواردنی ئامادەکرا و سەیری پشتەکەی کە بزانە چەندی خوێتیایە
کە تۆی خۆی چەند خوێچێتە لە شتەوە کۆی کەرەوە هی ڕۆژەکە تا بزانی ڕۆژانە چەند خوێ خۆی بتوانانی پارێزکەی ئاسان نییە بەڵام ئەگەر ناشیکەی ئەنجامەکەی خراپە. بەڵێ یەکێک لە ڕێگاکان کە لەو توێژینە باسکرابان لە سازیانی پتاسیۆم لە خۆراکی ڕۆژانە زیاد بکەیت دەکرێت جەنابەت باس بکەیت کە ئەمە بت شێوەیە کە بەڕای جەنابەت ینی کەسانی کە لەوان ئێستا بمان بینن جویان لێبیتن چۆن دەتوانن سوود لەو ئامۆژگاریە وەربگرن بەڕایەوە. پۆتاسیۆم و زۆربەی ئەلکترۆلایتەکانی تر پێویستن بەلەش بەڵام لەوانەیە بۆ ریسێرچێک ئاسان بێ پۆتاسیۆم بپێوێت لە خواردنەکان و بۆ درێخا بەڵام ئەوەی کە ئێستا با بڵین ئەم کەمپینی ئەم ساڵ ڕێکخراوی نەتەوەی تەندروستی ڕێکخراوی تەندروستی گیانی کاری پێکە ئەڵێ داواکات میوە بخۆ سەوزە بخۆ ئەوانە زۆربەی پۆتاسیۆمی تایە ینی پۆتاسیۆم مەسەلا لە پرتەقاڵا لە مۆزالەوانە زۆری تایە ئەوانە پۆتاسیۆم بەشێکی باشی خواردنەکە تێکەڵاو بێت نەک هەمان یەک جۆر خواردن خۆی هەموو ڕۆژە بەس برنج با بڵین شتی تریشی لەگەڵا بێت تێکەڵاوی کرد لەگەڵ میوەی لەگەڵا تێکڵاوکە سەوزەی لەگەڵا تێکڵاوکە هەتا یارمەتی بە باڵانسێکی باش لە خواردن تا هەبێت و یارمەتی هێنانە خوارەوەی فشاری خوێندا. بەڵێ دکتۆر دەکرێت جەناب باسی پەیوەندی چێش زیادی چێش و هەروە فشاری خوێنش بکەیت ئەمە چەندە دەبێتە هۆی زیادبوونی بەرزبوونەوەی فشاری خوێن. بەڵێ ئەوەش زۆر گرنگە باس کرد لە ساڵی لە نێوان ساڵی 2002 وابزام 2010 لەو لە ماوەی ئەو 6 ساڵەدا بەپێی ئامارەکانی کە لەبەر دەستا ئێستا هیندی گیانی زیادەی کێش بڵین زیادبوونی کێش 2 جار زیای کردووە ئەوەش هاوکات تەری بەڕوا لەگەڵ کێشەی فشاری خوێنە چونکە بۆ کە تۆ کێش زیاکە دیارە دڵ پێویستی بەوەیە ئەو خوێنە بگێڕێ بە قەبارەیەکی زیاترا بە شوێنێکی زیاترا لەگەڵیشە بە هەمان شێوە لەگەڵ زیادبوونی کێشیشە تەسەڵوبی شریان ئەو بڵین ڕقبوونی خوێنبەرەکان زیاترە خێراترە ئەوەش لەگەڵ یابێتە هۆیەوەی فشاری خوێنە زیاتر بەرز بێتەوە چونکە ئەو ئیلاستیستی و ئەو نەرمیی کە لە بۆری خوێنەکانە هەیە نامێنێ ئەو کاتەش لەگەڵ یا فشاری خوێن زیاکە بەڵێ هاوکات ئەڕۆن ئەو کێشەکەش لەوەدا نەکەر فشاری خوێن زیاکە هەردووشیان لەگەڵ شەکرایە با بڵین کە ئەویش لەگەڵ پەیوەندی بە کێشەوە هەیە زۆرجار ئەو دووسێ بەیەکەوە کاریگەریەکان خراپترە لەسەر لەژەگەر وەگلەوە یەکێکیانت هەبێ فشاری خوێنت هەبێ و کێش زیابێ زیاتر تووشی نەخۆشی دڵەبی وەگلەوەی بەس فشاری خوێنت هەبێ فشاری خوێن و کێش و شەکرەت هەبێ هەر زۆر زیاتر لەوەی کە ینی احتیمالی زیاد توشبوونە بە نەخۆشی دڵ و جەڵتەی دەماغ زۆر زیاترە بێ. دکتۆر جەنابەت دیارە جۆش لێ بۆ یا لەوانە بینی بێتان هێندە گلێمە پرسیار دەکەین فلانە کەسە خۆ چێشیشی زیاد نییە بەڵام کە بە تەمەند دەکەون فشاریان دەستە سەرێ بۆ ئەوانە چ دەڵێ بۆ کەسانە ئەوەی ئەچێتتن بەڵێ لەگەڵ تەمەنە دەستە بەڵێ من دەمێزەوەی پێ بڵم بەجەناب دیتومانە مەسەلەن کەسێک هەبوو کە چێشی زیاد نەبووە بەڵام کەوە تەمەن کەوتە وردە وردە دەڵان هۆیەکەی نازاندرێ بەڵام ئەمە وەکو دەڵن کلۆسترۆلی هەیە ئەوە فشاری خوێنی هەیە بەڕای جەنابەت ئایا مەسەلە تەمەنە یان چی دیکەیە تەمەن بە دڵنیایی کاریگەری خۆی هەیە ینی لە ئێستا بڵێن لە ئەمریکاڵێ یەک لەسەر ئەوە بزانم 5 کەسی خەڵک یەک لە کەس لە 5 کەسایەکیان لاوانێ فشاری خوێنی هەبێت لە ژێر 30 ساڵەوە کە ئەچیتە سەر و پەنج ئەبێ بەنیوە ینی تا تەمەن بەرەو ژوور بڕوە بۆری خوێنەکان وەکوتم لاستیکیەکەی و نەرمیەکەی لە دەستەدا ڕق دەبێت ئەو ڕقبوونەش بەشێکە لەگەڵ کۆمەڵە شتی ترا کە لە گورچی لە تا ڕوئەیە لە هەموو لە شتا ڕۆیە ئەبێتە هۆی فشاری خوێن زیاتر بێت لە ئەوەی کە بە تەمەنترە ئەگەر کێش ئاساییش بێ و کێشیش زیابێت هەر فەرقی نییە لەگەڵ تەمەنە ئەوە زیاتر هینە بێ. بەڵێ زیانەکانی فشاری خوێنەگەر لە درێژدەم چارەسەر نەکرێن ینی وردە وردە بەسەر لەش چنە بەڕای جەنابەت چەندە مەترسیە لەسەر تەندروستی ئینسانەکە لە جیهانە ئێستا یەکەم کوژەری خەڵک ئەوەی کەوا ئەو خەڵک لە ناوەبات نەخۆشیەکانی دڵە نەخۆشی دەماغ جەڵتەیە و هەندێک نەخۆشی گورچی لەشە نیوەی ئەو نەخۆشیانە بەهۆی فشاری خوێنەوە
نیوەی حاڵەتەکانی مردن کەیسەکانی مردن بەهۆی جەڵتە و فشاری ئەوج بەهۆی جەڵتەی دڵ و یا دەماخەوە نیوەی ئەو کەیسانە بەهۆی فشاری خوێنەوەی لەبەرەوە بەڵێ فشاری خوێن کە تۆ پێی نازانی وەکوتم کاتێک هەست بە فشاری خوێنەکەی لەوانەیە تۆ زیێ درەنگ بێ هەندێک زەرەری یابێ لە شێلە زەرەرەکان کارەکاتە سەر دڵ نەخۆشیەکانی دڵ زیاترەکات کە نەخۆشیەکانی دڵ وەکو جەڵتە وەکو ناڕێکی لێیانی دڵ وەکو گەورەبوون و هەڵاوسانی دڵ کە لەگەڵی شار لەش ئاوسێت و هی نەبێت بڵین ئاو لە لەشتا کۆ بێتەوە نەخۆشیەکانی جەڵتەی دەماغ هینی مێشک گورچیلە کاریگەری لەسەر گورچیلێ لە ماوەی دوورە گورچیلە لاوازە بێ هەندێک جارەگاتە ئەوەی گورچیلە بە تەواتی لە کیس ینی کاری بۆ ناکرێتوە چیتە سەردایڵێس و شتنەوەی خوێن ئەوانە سەرێکیەکانن بەڵام لەگەڵیشیا چاو هەندێک جار کارەکاتە سەر چاو و بینایی زەختی زۆر کە بۆ فشاری خوێن بۆ ماوەی دوور و درێژدانێ بێتە هۆی نەزیب لە ناو چاوە بینایی لە کیس چێ لەبەرەوە دەسەر چەندین ئۆرگانی لەش ئیژەکات و ئەوەشە کێشەکە هینا خۆی بەتەنیا فشاری خوێن هەتە هەستی پێناکەی مشکیلە نییە بەڵام لە کۆتاییە ئەو زەرەرانە لێدا بەڵێ بەڕاستی زۆر پرسیارن لە جەنابەت هەبوو ئەوە بوو یەکجان کوتمان لەسەر تاش کوتم هەروەک دەبڵێتۆش دەڵێتن خەبەری خۆشەوەی کە یەکێک لەو نەخۆشیانە دەتوانانی کۆنتترۆلی بکەی پێشی بگری ئەگەر دوو دەستنیشان بکرێتن بەڵام ئایا هیچ چارەسەرێک هەیە بە بەردەوامی یان تۆ دەبی مرۆڤ کە تووشی فشاری خوێن بۆیان یاوە هەر دەگەڵتدایە هەتا یان نا زۆربەی جار لەگەڵ تا هەتایە ئەگەر زۆر کێشە زیابێت ئەوانەی کێشیان لە چەند لە 250 کیلۆ ئەوانە کە زۆر بێنە خوارەوە هەندێک جارەوانە لەوانەیە فشاری خوێنیان نەمێنێ بەڵام زۆربەی کەسە تا هەتایە لەگەڵتایە پێویستە خواردنێ وەکوتم کەم خوێ کەم خۆی ئەو میوە و سەوزەوانە تێکەڵاوکەی دەرمانەکانیش بەڕاستی هەرزانن تا بێت ئێستا لە ئەمریکا ئەگەڕێنەوە بۆ دەرمانە کۆنەکان ئەو دەرمانە کۆنە هەرزانەکان زۆر جار باز دەکرێت دەرمانی تازە نیە لای ئێمە بۆ بڵین لە وڵاتەکانی سێم لە کوردستان بەس بەڕاستی لێرا گەڕێنەوەمە بۆ دەرمانە کۆنەکان کە بینین چەندین ساڵە بەکارێندێ و خەڵک زیاتر شارەزای هەرزانن ڕۆژانە ئەوەی پێویستە پێێتی دکتۆر بۆ دەنووسێ یەک دەن کە دوو دەن کە بەکاری بێنە هەندێک جار ئاساییە بە یەکنەوە دەرمان لەوانەیە فشارەکە کۆنتترۆل نەکرێت بێتاقەدمە بە بڕۆ بەلای دکتۆرەکەی خۆت هەمان دکتۆر بچی باشتریشە نەکرد جارە بەلای دکتۆرە بڵک ئەم دەرمانەی دامێ و کاری نەکرد ئەو دەرمانە کار ناکا بە و جورعە لەوانەیە جوراکەی زیاترە کا جاریدات و دەرمانی دویە خاتە سەر دەرمانی سێ خات سجاری وایە پێویستە بە چوار دەرمانە هێندێک جار دەگوترێتن کە لەوانەیە نەشتەرگەری چارەسەر بکە بە تایبەتین لە هێندێک نازان جەنابەت چاتر شارەزای ئایا ئەوە ڕاستە؟ نەشتەرگەری بۆ هەندێک ئەوەی من ئاگە ئێستا بێتە بیرم هەندێک کەیسی زۆر تایبەت هەیە بۆ نمونە هەندێک نەخۆشی گورچیلە هەیە کە ئەبێتە هۆی بەرزبوونەوەی نەخۆشی خوێن ئەگەر تۆ بۆ ئەو خوێنبەرەی خوێن بۆ گورچیلا بە ئەگەر ئەوە تەسک بێتەوە گەیورێکی بیکەیتەوە لەوانەیە چاری بێ هەندێک جاری تر هەندێک گلاند هەیە لەسەر گورچیلە زیا کار دەکەن ئەگەر ئەو گلاندە لابەی چاریە بێ بەڵام زۆربەی زۆری نەخۆشیەکانی بڵین فشاری خوێن فشارێکی خوێنە و هیچ هۆکارێکی نییە کە بتوانی بڵین بە نەشتەرگەری چاریکەی هەر دەرمانە و دەرمانەکانیش ئاسانن بەڕاستی ینی ئێستا هەرزانیشن زۆر دکتۆر کرمانج دەزانام کاتمان نەماوە بەڵام زۆر سوودمان وەرگر لە ئامۆژگاریەکانی جەنابەت لە زانیاریەکانی جەنابەت لە کۆتایی هیچ ئامۆژگاریت هەیە بۆ کەسانی کە لەوانەیە دەستیان بە نەشتەرگەری ڕانەگاتن هێندێک شت هەبی شێوازی ژیان لێرە ڕاستە سەختە دەبێتە هۆی بەرزبوونەوەی فشاری خوێن بەڵام دکتۆر هەیە زیاتر دەستمان بێڕادەکات دەرمان و شت چاترە بەڵام لە کوردستان ڕۆژانە ئەگەر ئامۆژگاری کتێبی بۆ خەڵکی بەشتی سادەی کە دەستی زۆربەی کەس ڕادەگات چ دەبێ وڵا زۆربەی کەس ئەوەی کە بڕۆ بە لای دکتۆر بازەختت پێورێ دەرمان کە بۆ دەنووسێ وەریگرە هەموو ڕۆژێک خۆی کەمتریش خۆی کەمتر وەرزش گەڕان یاخۆ ئەوە ژێکێکە لە کاریگەرە مهمەکان بتوان بجوڵێر بگەڕێ سە لای خۆمان ئەوەش کەم بۆ تۆ لە کوردستان گەڕان و هەمووی لە ناو سیارە ژیانێکی تەندروست و پابندبوون بە ڕێنمایە تەندروستیەکان کە لە دکتۆر وەریەگریت و بێزاریش مەبە ئەگەر بە مانگ و دوو مانگ و سێ مانگ فشارەکە
کۆنتترۆل نەکرا هەر ئەکرێت و بەو دەرمانانە بە ئاسانی کۆنتترۆلەکرێت. زۆر سپاسی جەنابەت دەکەم دکتۆر کرمانند محەممەد ئەحمەد بۆ هاتن بۆ دەنجی ئەمریکا و بۆ زانیارێنە سپاسی جەنابەت دەکەم. زۆر سپاس.